بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی وایکی پێیان بە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست دەبمەوە. خۆشەویستان و ئازیزان لە شاری ڕانیەم لە بەشێ لە وڵاتیان دەپرسم دۆخی خزمەتگوزاری لە ڕانیا چۆنە؟ دەرفەتی هەلیکار لەم شارە چۆنە؟ ئەی لە ڕووی تەندروستیەوە چەندێ خزمەتی ئەم شارە کراوە؟ کارەبای ئەم شارە چۆنە؟ ڕێگاوبانەکانی چۆنن؟ ئەمانە و کۆمەڵی پرسیاری دیکە من لە بەشێ لە وڵاتیانی شاری ڕانی دەکەم بەیەکەوە بینەر و بیسەر دەبین لەگەڵمانە. کارەبا لە ماوەی 24 ساعتە 1 ساعتە هەیە عیبی چییە؟ پرۆژە ناکرێت پرۆژەش نەکرێ هەلیکار کووە گەنجی فەقیر هەموو سەرگردان ماڵوێران هەموو چوونە دەرێ برا 10 ساعات 11 ساعت هەتا 12 ساعت ئیش دەکەی بە ڕۆژی بە 10,000 بەتەمای چ لەو 10,000 بکەی چی پێ دەکەی؟ خستەخانی 400 خەڵەوێری هێتا ئێستاوە ڕاگیراوە هیوادارن یعنی لە ڕێی کەناڵینگۆوە بتوانە خستخانن بۆ تەواو بکەن. باشی چ لە بۆ ڕانیە کرایە؟ وڵا هیچی بۆ نەکراوە؟ ناوە وڵا یەکشتی بۆ نەکراوە چی بۆ کراوە؟ دەسەڵات بۆ بۆی ناکە؟ دەسەڵات بۆ خۆی دەسەڵاتدارە و ئاگای لە فەقیری نیە ئەوەیە مەسەلەکە. ژی تێراگای لە برسی نیە؟ ناوەڵا زگی تێراگای لە برسی نیە ئەوەیە مەسەلەکە. خۆ خەڵک لێرە ڕاپەڕینی کرد و خەڵک لێرە شۆڕشی کرد و خەڵک لێرە قوربانی بکەی دەڵێن برە ناماقۆڵی مەگرا و شتەمان نەکردا بە باڕاست پێ بڵێم لەبەرچی لەبەرەوەی هیچ بۆ ڕانێژ نەکراوە هەر بۆ کوردستانەکەش هیچ نەکرا هەر دزی و فزیە هەمووی ئەگە بمازانیا زۆر پەشێمانی ئەرێ وەڵڵا هێندە پەشیمانم زۆریشم کردو ئێستا مەعاشیشم نییە نەبەخوای هەموو شانە چەکدارەکان دەبوو وەرەقام بۆ بەرم لە شەید عەینەبی دەیدامی بۆیان بەرم من شانە چەکدارەکان ئارێ وەڵا لە سپیای ڕا حەسەن کوێستانی هاتگوتی ئەو کاغەزم بۆ بەرەوە کە شەید عەینەبی بۆم بردووە جەکانە شەید عەینەبیش هەموو کاغەزەکانی دەیدا بە هەموو شانە چەکدارەکانی یەکێتی. ڕێگاوبان لێرە چۆنە؟ هیچ نیە هیچی بۆ نەکراوە ئەگە وانە بە ئێستا ئەو گوندەی ئێمە ڕێگایە کە ڕێگای پێشمەرگەی کۆنە هەتا ئێستا هیچی بۆ نەکراوە هەر دەچی دەڵێن قاقەزەکەت بۆ داهاون و نەوتەنەکە خۆڵەکەی ئەوە دەشگوترێ ئەو دەسەڵاتە خەڵک هەڵی بژاردەوە جاتەڕێکی دەسەڵات نیە وەیە مەسەلەکە وەیە مەسەلەکە خۆگە دەسەڵاتە بێ هیچکە هەیە لە جێگریوی بێ پسی دەنجی بۆ بدەی نییە هەرەوە دەبێ معناوە هەر دەبێ لایانی دیکەش هەبوو بێجگە لە پارتی یەکێتی خەڵک بۆ متمانەی بەوان نەباش ئەوانش بەقووەت دێنەگە بەقووە دەبن ئەوان خەڵک بتمانەی پێدا بەڵام بەقووەت دێنەگە بەقووەت بێ و دەسەڵاتی هەبێ خەڵک بتمانەی پێدا دەبێ خەڵک دەنجی پێ بداتە بەقۆی ئەوە دەبێ خەڵک دەنجی پێدا بەڵام خەڵکیش بەقووەت نییە بڵێ خەڵکەکە دەنجی بۆ بدا ئەوەیە مەسەلەکە. سڵاوی خوارد لێ سڵاوی لە تۆش بێ سەرچاوم. خزمەتگوزاری لێرە چۆنە؟ وەڵایی خزمەتگوزاری ئێرە هەتا بڵێ خزمەتگوزاری نییە لەبەرەوەی ئەوڕۆ هەمووی بێپارەیە ڕاستی وەکو برادەڕی کە باسی کرد هەموو خەڵک ئەوڕۆ گیرفانی بەتاڵە موچەنیە ئیژ نییە ڕاستی ینی خەڵکانێک زۆر هەیە خەڵک سەرگەردانە خەڵک وەعزی هەتا بڵێ خراپە یان لەسەر هەموو داهاتەی لەسەر ئەو هەموو پارەی بەڕاستی خەڵک زۆر وێرانە ینی خۆشتان دەزانن وەعزی ئەوڕۆ چۆنە وایەن ینی خەڵک بەخوا دیناریشی لە گیرفانی دانی ینی کامە گەنجەی دەڕێ بڕۆ دیناریش بێنیە ینی نەموچێگەیە هیچ نییە ینی وڵاتیشی ڕاستی وڵاتیشی وێرانە ینی وای لێ هاتووە برا ئاوڕ لە برای ناداتەوە ینی ئەولاد باب ئاوڕ لە برای ناداتەوە لەبەرەوەی هەمووی بێئیشیە بێپارەیە خەڵک لە ژیانێکی سەختدا باسیەوەت کرداهات زۆرە بەڵام نایدێن بە خەڵک بەڵێ نایدێن بە خەڵک ئێستا ئەو هەموو پارە هەیە ئەو هەموو نەوتە هەیە ئەو هەموو داهاتە لە خوارێ هەیە چی لێ دەکەن یعنی کە بیدەم بە معاشخۆریش کاکە معاشخۆریش ئاوا نابێت ئێستا فەرمو هەزاران خەڵک کرێچیە کابرا چاوەڕوانی ئەوەندە موچەی دەکات کە مانگانە موچەی خۆی وەرگری و کرێخانیشی پێ بدە یان ماڵ منداڵیش پێ بژێنی کە بێت و ئەو موچە بەردەوام بێ یعنی بەخوای فەقیر نامێنێ بەڵام تۆ بێت و موچە نەمێنێ ئەی خەڵک یعنی ژیانی بەچی دابین کە خەڵکیان یەکەکە فەرمو هەزاران خەڵک هەیە بەچی یعنی کرێخانویدا بەچی ژیان لێبە گابرا هەیە
قرزداری مارکتیە و هەیە قرزداری خواردنیە قرزداری ئەرزاقیە کابرا چاوەڕوانی ئەو معاشەی دەکات یەکێک بۆ خۆم ئێستا من بۆ خۆم یەک موچەم نییە دینارێکم نییە هەستا هەموو خەڵکی دەمناسیە بۆ خۆم لە خانی بەکرێدام بۆ خۆم دوو گوچی لەم تەواونی کە خێزانم نەخۆشە منداڵیشی گچکەم هەیە کە منداڵیش کەمانەیە کەم ئەندامە سوێن بەخوای گەورە کە سەرمانک دێ نازانم کرێخانی چۆم دەم یەک مەعاشم هەبوو چاودێریشی خێزانم هەبوو حکومەتە و چاودێریشی لێ بڕیم بەڵێ بۆ بڕی والله گوتیان نازانم حکومەتیشی بە پارەکەیە لەبەرەوەی ئینابینانی بڕی ئی چاودێری خێزانی بڕی ئی کەمەندامانی بڕی ئی هەر هەمووی بڕی ئێستا من بەچی کرێخانوی بدەم وەرە ماڵەکەم نازانم چۆن ژیان بەڕێ بەرم ڕاستی نە معاشێکم نییە هیچم نییە هیچ ژیانێکم نییە هیچ عیب نییە باوەڕم پێ دەکەین ئەرزاقی نەخواندنێکم لە ماڵەکەیدا یەک معاشم نییە منداڵێکی سەوام هەیە شیرە خۆرەیە شیری بەچی بۆ بکڕم هیچ معاشێکم نییە ڕاستی نەیش ماوە نە کاسیبێک ماوە ئیش و کاسبی نییە کەسابەت نییە لێرە ناوەڵای یەک کاسەباتی وانە ناوەڵای تەماشا دەکەی و گەنجانە هەمووی بێئیشە ئەگە بێئیش نەبێ فەرمو ئەو بازار ئاوا دەبێ ئێستا دەبوو بازار جرمەی بێ لەبەرەوە مەعاش نییە کە مەعاشیش نییە بە ژیرفانی بەتاڵەوە چ دەکەی کوڕە هیچ ماوە نەکراوە هەتا بەیانی قسانکەینەوە خوا یەکی سوادەی نییە خەڵک زۆر قسەی کرد تا یەک شتیان بۆ خەڵکی نەکردووە نەبووتان ناکاخەیانی بابزانین لەبەر بە قورعان بڵێم چی دەستیان لەو شارەی بەردایە کوڕە نەک دەستیان لەو شارەی دەستیان لە هەر هەموو بەرداوە لە هەر هەموو هەرێمی کوردستان دەستیان لە هەر هەموویان بەرداوە باشە بابزانم گەنج لێرە زۆر دەڕوا بۆ دەرەوەی وڵات بەڵێ لەبەر چی جا لەبەر چی لەبەر بێئیشی کار و کەسابەت نییە پارە نییە دەرفەتی هەلیکار لێرە نییە ئە زۆر کەمە ئارەوە لێرە کەمە زیاتر لە پارێزگاکان سلێمانی هەولێر زیاتر ئەلەوێ هەیە لێرە کەمە بۆ سول لە توانای گەنجان نابیندرێت وەڵا حیجاب ئەوان دیارە بە تەمەنەکانیان پێ باشترە لە ئێمە خەدە گوتێ گەنجی ئێمە شکور نییە ینی ڕازی نییە دەگوتێ بۆ پارەیە کە لێرە بەدەستی دێنێ دەڵێ کەمە و هەموو کارێکیش لێرە ناکە بەڵام بالفعل کەمە ئەتۆ 10 سعات 11 سعات هەتا 12 سعات ئیش دەکەی بە ڕۆژی بە 10,000 بە تەمای چ لەو 10,000 بکەی چی پێ دەکەی ئیشێکی بە تەمای ئیشێکی خۆتی پێ بکەی چی پێ دەکرێت هەر بەشی مەصرفی خۆت دەکات و بەیانی هەڵدەستێەوە 1 دینار لە جیرفان نەماوە حکوومەتی هەرێم چی بۆم شارە کردووە هیچ چی کردووە ئەوەی کە پێویستە نەکراوە کراوە بەڵام بەپی پێویستی شارەکەی نەکراوە چیتان پێویستە کە نەی کردبێت جا چه پێویستنی غاز پێویستە نەوت پێویستە کارەبا پێویستە زۆر جادەیە نەکراوە پێویستە زۆر شەقام هەیە خێرتاو نەخرا شەقام هەیە نەکراوە ناو بازار تەعمیر دەکرێتەوە بەڵام کۆڵانی وایە ئێستاکەین هەرچەوە بۆچی ئەوەی لە وازارەی سەر دەکرا لە کۆڵانێکی دوورەست کە هەژار نشینە لێوە سەر بکراوە باشتر بوو ئەوە وەڕای من وە وەکو خۆت دەڵێ کە خزمەتگوزاری پێویست نەکراوە کراوە بەڵام بەوەکو پێویست وەکو پێویستی وەکو پێداویستی خەڵک نەکراوە حکوومەت بێباکە لە داواکاری هەوڵبان حکوومەت تەنیا بە چۆ مەزغوڵە بە وەرگرتنی ڕسومات و گومرگ و گرانکردنی خەڵک ئەو دوکانە من کرێی کارەبایەکەم مانگانە 1 کیلۆوات 20 دینار بوو ئێستا بۆتە 156 دینار ئەو بەرگرانی نیە لەسەر ئێمە من بۆ خۆم نەخۆشی شێرپەنجەمە دوو باز ئە لە دوکانێک خۆم دەدەم کە مڵکی خۆمە دوو بازم لێ وەردەگیرێ بەڵێ ئەمە دەبێت خۆی حکوومەت ئەو خەمن لە بخوا ئێستا حکوومەت خۆی بە من دەژێنێ تەبان ئەگەر لەنا من ئێوەم ئێستا ئەو بمژێنێ ئەم نەتوانم لەبەر ناچارم بێمێ دوکانەکەی شکەم کە نەخۆشی شێرپەنجە لە هەموو وڵاتی لە هەموو ڕۆژتێک عەفویە هەموو بارگرانێکی لەسەر لا دەچێت بەڵام لێ ڕێوانیە بە بەداقەوە تەنیا ئەوەی کە دەستخۆشی دەکرێت نەخۆشخانەی هیوا کە لە شەرقی و سەداشتێکی وانێ هەم بە کارمەند و هەم بە هەموو لە گەورە و لە سویشانەوە هەم وەکو ملایکەتوان لەگەڵ خەڵک با ئەمە دەست ئەو ئیشارەتی بدەین کە نەخۆشخانەیەکی ئاوا هەیە لە کوردستان
خزمەتگوزاری لێرە چۆنە؟ وڵای شتێکی بڵێم چۆنە عیبی نییە عیبی نییە؟ عیبی نییە بۆ گەنج لێرە کارەبا لە ماوەی 24 ساعتە 1 ساعتە هەیە عیبی چییە؟ خەڵک ڕازیە خەڵک ڕازیە لە 24 ساعتە 1 ساعتە 2 ساعتە کارەبا ڕئیسیە فەرموو وەرە ئەمن ئۆتۆ کارەبام هەیە تێدەگەی لە بەیانی و حتا ئێوارێ فەرموو وەرە سەیری جلکەکان بکەم نەمتوانی ئۆتو بکەم کارەبا ڕئیسی نییە برا باس چ شکەت بۆ بکەم ڕێگەوبان چۆنە وەرە فەرموو بڕۆ سەیری کۆڵانان بکە بۆ خۆت تێدەگەی لە کۆڵانان چ باسە بۆ کارەبانی نیشتمانیتان بۆ دابین ناکەن بۆ ڕێگاوبانتان وەڵای ئەوە دەتوانین برسیار لە کەسێکی بکەیت کە نەکرە خەڵک نەک هاوڵاتیەک برسیار لە خەتای خۆمانە برام هەموو شتێک خەتای خۆمان بۆتان هەڵتا بژار مەبەستمەوە نییە بەڵام خەتای خۆمانە شتەکە ئاوای لێ هاتۆ چیتان دەوێت کەلۆتان نەکرێە وڵای جا زۆر شتێ نەکراوە وەکو خەستەخانە وەکو جادە وەکو مەکتەب لە خۆشخانەتان نییە هەمان بەس تاو نەکراوەکەی دەڵێم ئەوی چەند ساڵە تاو نەکراوە بۆ تەواوی ناکەن وڵای جا حکومەت خۆی دەزانم بۆ تاوی ناکە لە ئەم پارەی نێ فەقیرە فەقیرە ئەی سوزانم فەقیر نەبێت بۆ تاوی ناکە باشە جگە لەو نەخۆشخانەی کە باسی دەکەی چی دیکەش وڵای جا زۆر پرۆژەی تاو نەکراون زۆر شوێنێ مەکتەب پێویستی مەکتەبە بۆی نەکراوە مەکتەبیشتان پێویستە ئێستا بخۆمە جیگایکە لێمە مەکتەی پێویستی نەکراوە جیان بۆ داناوە کە چەند ساڵە نەکراوە شقامەکانی جادەوانی چۆنە جادە هەر لێگەڕ وڵای بەکەڵک نەماون هەمووی زەمانی بەعسین ئەرەوڵ هەموو گچکن تەسکن سارەش هەموو ڕۆژە زیاد دەکات سارە شەردێ پێم بڵێ حکوومەت چی بۆ ئێرە کردووە زاڵم چی وەکردووە وڵای خۆ بڵم شتی نەکردو شتی کرا بەڵام بۆ شێوەی نییە نەوەڵ باشە دەرفەتی هەلیکار بۆ گەنجان لێرە چۆنە وڵا خراپ نەوەڵ پرۆژە ناکرێ پرۆژەش نەکرێ هەلیکار کووە چی لێرە بۆ خەڵکی ڕانیە کراوە لە ڕووی خزمەت گوزاریەوە وڵی هیچ نەکراوە بەس ئەوەندە چا کرد و ئەوە شکەپەکەش هەڵک بۆ خۆی کردی ئارە وەڵا ئەی لە ڕووی تەندروستیەوە نەخۆشخانە و شتان بۆ کراوە ناوەڵی هیچمان بۆ نەکراوە بە تامەسی سەرقەڵەوەەکەی بکەنەوە کە چێویشان نەکردەوە بۆ نایکەنەوە وڵی دەڵام بجە نییە تۆ بڕوا دەکەی نەبێ وڵی بەڵام چێوە بخۆیان دەزانن خۆت بڕوا دەکەی وڵا هەموو شتێک هەیە چۆن نییە ئەو داهاتەوە ئەو وڵاتی چ لێ دەکەن دەیبێت کوێ داهاتمان زۆرە ئارە وڵا داهاتمان زۆرە ئەوەی نەوتەیە ئەوە داهاتی خاڵە سنوورەکانە ئەوە داهاتی ڕێگاوبانە هەمووی چ لێ دەکەن ئەگە سەرفینەکە بۆ ڕێگاوبانی بۆ وانەکە وڵاتی خەڵشێم شارە ڕاپەڕینی نەکرد قوربانی نەدا شۆڕشی نەکرد بەرە وڵا بخوێناتەوە ئەو حاڵی کە چیوانش ئاوا لێ بێمنەت بوون وانێک بوون لێ بێمنەتن ئارە وەڵا یعنی ئەوەی دەکەن هیچی بۆ ناکەن هیچ بۆ وانەک ناکەن نەچێ خەڵکی دەنێ نەپارەی بوانەکە سرف دەکەن بۆ شاری و وڵاتان دەسەڵات لە میلەت ناترسێ دەسەڵات وڵا ئەگە بترسا باوای نەدەکرد ناوەڵا بەس میلەتیش فەقیرە چۆن ئێ وڵای میلەتێکی ئاوا ڕۆژ و ڕوتە هەموو هیچ وانێکی نییە و هیچ دەرامەتێکی نیە هیچ شتێکی نییە و فەقیر دەڵێن دەست بە کوڵای خۆمان بگرین بانەی با وڵاو بە هەر دەی باگەوە تەمای وڵا هەر ئاوا ئەرۆڵای خۆ بەخێر بێن ئەو دەسەڵاتی ئێستا لە خەڵک ناترسێ ڕۆژێک ڕاپەڕینی بەرامبەر بکە بەخوای بەرەوەڵا بەرەوەڵا دەترسێ بەڵام ترسەکەشی وانە گە بڵێ بترسێ لە بەرەوەی پشگیری زۆرە و هینی زۆرە ئەوەیە مەسەر پشگیریتی مەبەست نێودەوڵەتیە مەمەسم لێو دەوڵەتیشە و مەبەستم هینیشە میلەتیشە میلەتی بەخوا لە گەردێتی باڕاست پێ مەعاش خۆری چاکی هەیە و کابراگە ماش خۆریشی چاکی هەبوو بەخوا هەر لاگیریوی دەکات لاگیری من و تۆ ناکە ئەوەیە مەسەلە بندیواری زۆرە ئەحرەوەڵا بندیواری زۆرە بندیوارەکە ئەو دنیای بۆیەوە تێکدا و کوردستانەوە تێکتر لەبەر بندیواری و لەبەر دزی و جێردەی و فرت و فێڵ و هەزار شتی تێدایە ئەوەیە مەسەلەکە بەخوای ئەم پێشمەرگەیەک وڵی قابلی مانجێگە ملیۆنێکم دادا وەڵڵه دەجار معاملات کرد و هەر دەستێتەوە ناوتانەکە خۆڵەکەی
حیزبەتیە دوعاکە سەدام حوسێنی بێتەوە چاتر لەوان و کەی بەشەڕێت نانە سەدام حوسێنیش دیکتاتۆر بوو دیکتاتۆریش بێ بخوا دیکتاتۆرەکەی بە عەدالەت بوو فەرقی من و کورد و عەرەبی نەدەکرد عەسکەریش بووم و عەسکەریشم کردو دەزانم چۆنە عەسکەریشم زۆر بۆ کردو بەخوای عەدالەتیش بوو فەرقی من و عەرەبێکی نەدەکرد ئەگەر کابراکی خیانەتکار نەبامایە ئەگەر خیانەتکاریش بەمایە ویرارم کردو بووم بە پێشمەرگە خیانەتکاری بینیم معنای خیانەتکاری بمانەوەی دەبێ ئەویش من کوژەمی ژێوی بکوژم وایە نا ئەوەیە مەسەلەکە خۆ بەڵام عەدالەت نەماوە لە کوردستاندا والله ڕانیا ڕاستی هەندێک شتی بۆ کراوە بەڵام وەکو پێویستیش نییە سا شتی ماوە بۆی بکرێ چی ماوە بۆی بکرێ والله بۆ نمونێ سا خەستەخانەی 400 خەڵەوێری هێتا ئێستاوە ڕاگیراوە هیوادارن یعنی لە ڕێی کەناڵینگۆوە بتوانە خەستخانن بۆ تەواو بکەن یعنی هەتا ئێستا نەخۆشخانەتان نییە هەمانە بەڵام وەکو پێویست نییە بنکەی تەندروستیتان هەیە یان نەخۆشخانەشتان هەیە هەمانە بەڵام ئەو خەستەخانە 400 خەڵوی چەند ساڵە ڕاگیراوە هیوادارین لە ڕێی کەناڵەکەینگۆ بۆمان تەواو بکەن و ئەوە لە ڕووە تەندروستیەکەیەوە بەڵێ ئەی لە ڕووی شەقام و ڕێگاوبانەکانی وڵای شەقامەکان هەتا ڕادەیەکی باشن تا ڕادەیەکی باشن شتی کردووە ئەوک من نەڵێن نەیکردووە بەڵام ماوێت یعنی بۆ شارە و شارە پێویستی بە زیاترە ئەی چەندێک وەی کردووە دەرفەتی هەلیکار بۆ گەنجان لێرە بەرەخسێنێت وڵاهی کەمە نییە هەر نییە چۆنا هەر نییە کە هەلیکار کوا هەیە کاکە هەر نییە کوا لە ڕانێ وڵایەکی ژنەبی کە هەر کاسکری هەر تێدا نییە هەرێ وڵا ئەی گەنج لێرە خۆ چی دەکا خۆی بە گەنج ئەها لە پێش ئەو چاخانەیە بڕۆ هەمووی لێدانی شەپاڵی داواتە خەریکی دومینە و تا 12 شەوێ لەوێ یاگیشی کە نییە حکوومەت لە توانایدا نییە بتوانێت چەند کۆمپانیایەک لەم سنوورە لە توانایدا نیە برا بەڵام خۆ هیچ بۆ گەنجی ناکە گەنجی فەقیر هەموو سەرگەردان ماڵوێران هەموو چوونە دەرێ برا هەموو ڕۆی هەدی چۆن لۆها بێمنەتە لەو گەنجانە لەو شارە ئەمەلی بۆ گەنجانە نیە بۆی ئەگە ئەمەلی بۆ گەنجانێ بە بێمنت نابێ ئەرێەوە ڕاپەڕین و گۆڕینی شارە وەک بە هەشتەی لێکرابە بەڵام هیچیان بۆ نەکردووە بەدەری لە خەسخان 400 قەڵەوێرۆ چەند ساڵە هەر ئیشی بۆ ناکەن هەر بەجانێشتۆ کاچی من هەموو شیاکەشیان دزی خەڵک ئەدی چۆن حکوومەت پارەی نییە تەواوی بکاتن کۆرە چۆن پارێنەوە پارەی هەیە ئەو ڕانێ بکاتە بە هەژ نەک پارەی نییە چۆن پارێنێ بەڵام جوابی خەڵکی ناداتەوە تا دێم نەتە لە خەڵک هەر هەموو بکەم کاتە چوانە بووە هەروە بووە لەوەتی نەوەتویەکەوە هەروایە لە خەڵک ناترسێت لە ڕاپەڕینی خەڵک ناترسێت جا ئەگە ترسا بە ئەویان دەکرد کاکە نەوەڵا نازان خەڵک هەیەیان نییە حکوومەت بێ پلانە هەر بێ پلانە یەک پلانی نییە پلانی بەس پڕکردنی با خەڵی خۆیەتی ئەو پلانی حکوومەتی هەرێمە بەس جیرفانی پڕدا باز با خەڵی خۆی پڕدەکە دەنا هیچ پلانێکی نییە نە پلان میلەت ناخوا میلەت کۆڕاوی لە بیری بێ میلەت نییە میلەتی چی میلێت دەوەرە ئەگەر میلەتی لە بیر بێ بۆ خۆ دەزانەوە بە 2 مانگ 3 مانگ موچەیەکی دەدا ئەو هەموو خەڵکە دێتە سەرجادە هیچ مامۆستایان چەند لە مێژە بای کۆتیان کردووە کوا هیچ جوابێکیان وەرگتەوە 2 ساڵ 3 ساڵە مستەقبەلی خوێندن چی لێهاتوە بۆ خۆ مامۆستام لە ناو قوتابخانەکاندام دەزانم وەزعی خوێندن چۆنە وەزعی خوێندنی قوتابیان چۆنە چەند گرنگی بە کەرتی تایبەتی پەروەردە دەدا چەند گرنگی بە کەرتی حکمی دەدا لەوانێ حکمیەکە هەر پشتگوێ خراوە بۆ بە هیچ لە خزمەتی قوتابی مامۆستای دانیە هەر لە سیستەمەکەیەوە بیگرە سیستەمی پەروەردە هەر بۆ خۆی چەندی گۆڕانکاری کرد هەر بەرەو دوا ڕۆشتەوە بەرەو پێشەوە نەڕۆژ گۆڕانکاریەکان لە ئاستموعی نە مامۆستای دانێت قوتابی خوێنکاردا ئەی دەرفەتی هەلیکار لێرە بۆ گەنجان چۆنە باشتکت وە باسکەم ئەم لە 2016 لە 2016 تەخەڕۆژم کرد شەشەم بووم لەسەر ئاستی جامعەی هۆک تێدەگەی بۆیە نامەوێشتەکە باسکەم باسی خزمەت گوزارە ئەو شتانە هەمووی بەلایەکی داینێ ئەم لە 2016 تەخەڕۆژم کردووە 3 زمانش دەزانم عەرەبیم فولە ئینگلیزیم فورە کوردیەکەشمەوە باشە لەخوا بەزیاد بۆ قسە بێ دەکەم تێدەگەی فەرموو لە 2016 و حتا ئێستا تعین نەبووم بەعەقدش تعین نەبوو فەرموو کەسێکی ترمان لەگەڵدا بوو لە زانکۆی وەرەوەتە لە شارەوانی دەوام دەکات و شەهادەکەی بە چۆن بە زۆری هینایەتی هەر دەوامیشینە دەکرد واستت نەبوو واستەم نەبوو
لێرە بە واسطە دەڕوە شت بە واستە ناڕوە بەڵام دەبێ بشتیشت هەبێ ئەو جار تاعین دەبێ پشتت هەبی ئەجار ئێوە کەسێکی وەرە گەنجێکم سێ زمان دەزانم و یەکشتیش بۆیان نەکردم گەنج لێرە لەو شارەی بێزارە لە خۆی هەر زۆر بێزارە هەر زۆر بێزارە فەرمو کاکە گەنجوە هەیە کاکە هەموو لەو ساڵەدا چەند نەفرەوە خۆی کوشتووە تێدەگەی کاکە کابرا 5,000ێکی لە جلفانی دانیە قوڕ بەسەر نەکاسبی هەیە نە ئیش هەیە نەشتێک هەیە چ بکات حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە تووڕێی خەڵک ناترسی ناترسێ چونکە حکومە لە چێ پێکاتەوە لە من لە تۆ پێکاتەوە ئەمر تۆش بێ باشین زۆر گوێ نادەینێ مامۆستا دەچێتە سەر جادێک جەماعەتیشی کامل ناچێ یان داوایەکە یەک لایەندێکە هەموو لایەن نایکا دەناگەی بیکەلاوانەیە حکوومەتیش هەڵوێستێکی هەبێت و ئیجابەیەکی هەبێ ئەڵێ وای تێرەکەم جا بڵێم چی نازانم مامە حازی پێم برێ چیلۆ گەنجی ئەو شارەی کردیە گەنجەشی زۆر لەو شارەی دەڕوا قوربان گەنج لە هەموو کوردستان مەغروورە هەموو لە ئیزێ دەخینچێ وەرم دەگەڕ بڕۆ ئەشێ بڕۆ ئەو قاوەچیانە و ئەو کافتریانە ئەو گەنجە و دانیشتووە بە ئیش و بێکار خوێنی تەواو کرد ئێستا کوڕمەیە خوێنی تەواو کردە تاعین نابێ 10 ساڵیش دەبێ خوێنی تەواو کردووە تاعین نابێ ئەی ئەرگ نییە لەسەر حکوومەت کە یان دای مەزرێنێ یان دەرفەتی کاری بۆ بڕخسێ واجبی حکوومەتی خۆی حکوومەتی چاک باشی میلێتە بەم پێ بڵێم لێ کاکە بەڵام بخوامە باوکێکی زۆر چاکمان نییە نەبەخوای لەم حکوومەتە ناڕازی بەخوای تا حدێک ئاوە زاڕاستی دەشتوانێت خەڵکی خزمەتی خەڵکا حکوومەت دەشتوانێت پاداشی خەڵک داتەوە خەڵک زۆر ماندوو بۆ حکوومەت هەیەەوە خەڵک ئەنفالی داوە خەڵک شەهیدی داوە کۆمەڵک ئەمە کە شەهیدم نەداوە 3,000 خانم ڕووخاوە ئەوە من هیچم نەکردووە یعنی کە کەسێک هیچی نەکردبێ ئەو زارەکەی نەزەرری داوە هەتا ئەو سوڵتەیە ئەو حکوومەتە دروست بووە ئەو حکوومەتێکی ئیچەیە دەبێت خزمەتی میلەتکە واجبە لەسەری بەزەگەنەی کا دەڵێ چی پێ دوانێ بەشێک پڕن بەشەشی زۆریش بەڵێ گومان نییە لەوەیدا گومان نەوەی لەوەیدا خانەنیشتنم پێشێک دێ 30 ساڵی خزمەت کردە 300 دیاری هەزاری هەیە بەڵام زەلامی وا هەیە بە حیاتی خزمەتی وڵاتەکەشی نەکردو بەس دژاتی وڵاتەکە کردو بە چەند میلیۆن مەعاش خانەشی کراوە ئەوانە هەن زۆر باز دەکردن لێرە لەوێ حکوومەت بخۆشی دەزانێت بەس نازانم بۆچی تەمەنی چەندە ئەم 24 ساڵم 24 ئەو خەریکە دەبینە 25 بەڵێ پرۆسیا و سەرگیری توێکێنەوە نەوەڵڵا لەبەرچی وەڵا جا لەبێ بێ پارەی ئارە بەخوای ها لەبێ بێ پارەیە دەناگەر گەنجی هاوڕێشت هەیە زۆر ئاوا کۆڕە گەنجی هاوڕەمێ مالی 93 ئەوە خەریکە ئەو 32 ساڵە داماویش لەبێ بێ ئیشی و بێکار و بێ کەسابەتی یەک ئەوەی پێ نییە ئیشە دەکا بە پارەکەی بەس بەشی مەسرەفی خۆی دەکات تاوە بەشی ئەوەی ناکە بڵێ دوو ڕۆژکەیە زەوات بکات و ماڵ منداڵی بەڕێوە بەرێ نەک من نەک ئەو هەمومان تێکڕای ئەو گەنجانە لێرە هەموو دەیبینی بێ ئیش بێکار دینارێک لە جیفانیان نیە چۆنە دۆخی ئەجا تا بڵێ خراپە هێرەکان خراپە لە ڕووی چێوە ئەجا لە ڕووی هەموو شتێکەوە چی خراپە بۆن ینی لە ڕووی هانی جادە و بان هەنی لە ڕووی خزمەت گوزاری سەرەتایشیان ینی ئارەوڵە بەڵ کارەبا چۆنە لە ڕانی وەڵی خراپە خراپەستی ئارەوڵە ئەی دەرفەتی کار بوو گەنجان وەڵاویش خراپە لێرەکانە گەنج بەچیوە سەرقاڵە لێرە ئەجا زیاتر یانەوە تا دەڕوا بۆ باخی گشتیانەوە تا دەڕوات چاک دەخواتەوە لەگە هاوڕێشی لێرەکانە شتێکی تر نییە حکوومەت یارێم چی بۆ گەنج کردووە بۆی لێرە بتوانێت گەنج لەو شاری خۆی نەڕواتێن ینی خەڵکێکی زۆر گەنجشی زۆر لێرە دەڕواتێن وایە ئارەوڵە بەتەکیت ئەوەی کە ماوەتەوە چی وای کردو بمێنێتەوە وەڵی جا هەنیەوەی کە ماوەتەوانێت ینی نەبوونی لەنا هەمووی بەجێ دێڵێت ینی هەمووی ئاواتی ئەوەیەکەوا بڕوات لێرەکانە ژیانش خۆش بژات بەڵام لێرەکانە قەت ئەو شتە نابینی حکوومەت یاریم بە تایبەتی
هیچی بۆ ئێوە نەکردووە ناڵ خزمەتگوزاری سەرەتایی لێرە چۆنە؟ دۆخی خزمەتگوزاری سەرەتایی وەڵاهی جا بەخۆ پێویست ناکە پرسیاکە خۆم کە هەموو دنیا دەزانێت لێ کارەبا کوا ئاوکوا کوا خزمەتگوزاری لە وڵاتی کارەبا چۆنە لێرە؟ کارەبا وەڵاهی لەو پەر خراپیدا ئەگەر حکومەت هێرم چاشی نەکات نییە. چەند کاتژمێر کارەبا هەیە؟ بە قورحان جاوەکو و شەمشەمە شوێری لە هاتووە بە ئەو کاتە نابینی کە تو بەخەبەری ئەو کاتانە کات و خەوتوی ئەوش هەڵدەستێەوە ئەو کاتی کە پێویستە نییە؟ ئەو کاتێ پێویستە نییە و ئەو کاتێکت پێویستیشی نەوە نەی بە بڕای تۆ حکومەت ناتوانێت کار بە 24 کاتژمێر بۆ خەڵک دابێ بکات؟ بە قورحان جا حکومەت چیا حکومەت خەڵکە بە قسەی خەڵکە و بڵێن بەپێی ویستی خەڵگەویش ئیشی خۆی دەکات ئەگە خەڵک هاوکار نەبێ و خەڵک هاوکار بیانی خەڵک دەبێت داوای خزمەتگوزاری خۆی بکە کاکە کە چێ داوا دەکە کواوی داوا دەکە ئەوەی گەڕەوەڕۆ بەسەر خۆی بە ئۆپۆزیسیۆن دەزانێت هەموو پێویست ناکە ینی ئەوە نیە لایەنیشی داوامارکەین لە ئاوە هەتا زێت هەموو وەکو یەک بەژێ خەڵک داوا ناکە خەڵک ئەوەی دەکات بڵێن داوای پەرلەمانتار دەنێتە نوێنەرە دەینێتە پەرلەمان وایە پەرلەمانتار نوێنەری ئەو خەڵکەی نییە پەرلەمانتار کوا چی دەکە بوت باش ئێستا باسی پەرلەمانت کرد با لێت بپرسم ئەو پەرلەمانەی خولی شەشەم هیچ ومێدت هەیە کەوا بتوانێت دیفاعشی جدی لە خەڵک بکە و لێبرسینەوە لە حکوومەت بکە جا پەرلەمان ئێستا تا ئێستا تەشکیل نەبووە جا ومێدیچمان هەبێت تا ئێستا وانە هەتا ئێستا تەشکیل نەبووە دیار نییە ومێدتە بێ یانە وەستمەوەیە مانگێک زیاتر سوێن یاساییان خواردووە تا ئێستا دەستەی سەرۆکایەتی نەبژێردراوە تا ئێستا سەرۆک و لێژنەکان دیاری نەکراوە هەل ئێستاوە دیار نیە نازانین چ ناوەڵێ زیان هەروەکو چەند ساڵە ڕۆشت و هەروە دەڕۆتەوە دیالەوە لە ڕووی تەندروستیەوە چی بۆ ئێرەکراوە لە ڕووی تەندروستیەوە وەڵڵە هەیجا بڵێم چی کراوە نازانم ئەوی هەموو وەکو هەموو شارەکان دیکەیان ئەوە ئەگەر پێویستە بۆ خەڵک ئەوە دیارە و نەکراوە ینی وەکو هەموو خزمەتگوزاریەکانی کە دوایە حکوومەت لە خەڵک دەترسێت یان ترسی هەبی لەوەی کە خەڵک لی هەڵبستێتەوە وەڵا حکومەت ئەوەندە بێترسە حساب بۆ خەڵکە هێر ناکە نەوەڵا نەوەڵا ترسی نییە ناوەڵا نەوەڵا ناترسێ خۆ خەڵکەش بۆ خۆی تاوانبارە کاکە هەموو ڕۆژێ کابراستا شەشی بیانی لەسەر پێش مەکتەبان بۆ دەنگدانێ با ڕاستەکەن زارێکی حقوبەی دێنە حکومەتی زارێکی تووشە و حاڵاتی نابیتەوە خەڵکە خۆی هەڵی دەبژێتەوە بەڵێ بەڵێ ئەرێوەڵا هەل لە منەوە بگرە یەکەم کەس چوم دەنگم داوە ینی من بۆ خۆمە ئەو دەسەڵاتە مەڕژارە چۆن خۆیانی بگرین بژاردەوە بەڵێ دەی بۆ خۆم گلەیم لە خۆ بکەمە زال لە خەڵکەکەی ئارێ وەڵا باشە ئەی بۆ ینی بۆ نمونە لە ماوەی 4 سار گلەی دەکەن داواکاریتان هەیە ڕۆژی دەنگدانێ لەبیر دەکەن وەڵی جاوە حادەتەکەن ئەوە ها ڕاهاتوین دەنا بۆ خۆی نابیوە بەڵام ئەوە ڕاهاتوین لەگەڵی هەندێکی کوردی هەیە دەرێ مار نابی لە کونەچی دوجار پێدەوەدا وەڵی کاکەمە 10,000 پێوەدا دەسەر لەوە کونەیە بێن خەمت نەبی ئەرێ وەڵا کوا قیر شوێیان قیر کردەوە بەز ئەو شوێنانیان کە قیر کردەوە کە بەرژەوەندی خوانی لێ بینای بازرگانی لێە ئەو شوێنانیان خزمەت کردو یەک شوێنیکیان خزمەت نەکردووە بڕۆ گەڕەکە ئاژار نشینەکانی ڕانیە لای تیتۆکەی لای کونەستەیە کوا بیستەقیڕەکی لێکراوە لی نەکراوە بۆ نایکە نایکە لەبەر ئەوەی بەرژەوەندی نییە لەو شوێنانە دەسەڵات بەرژەوەندی نییەگە دەسەڵات بەرژەوەندی هەبێت لە شوێنێکی زوو خزمەتگوزاری بۆ دەگەێنێتە ئێستا هەر سیرکە لەو ڕانەی دەبینی چەندین بینای کەرتی تایبەت دەکرێتەوە هەل لە نەخۆشخانەی دەڵێ لە قوتابخانەی دەڵێ چەندی قوتابخانەی ئەهلی هەیە نازانم سەری هەڵدا و قوتابخانە حکومیەکانیش پشتگوێ خراون بەشێک لە قوتابخانە حکومیەکان بیناکەشیان کۆن نییە زۆربەی زۆری کۆنە زۆربەی زۆری هەر کۆنە ئەو 2-3 ساڵە خەڵکی خێرخواست قوتابیان بۆ خۆیان پارە آخر کردوێتەوە داوا لە خەڵکی کردووە کە قوتابخانەکان نۆژەم بکرێنەوە دەنا حکومەتی هەرێمی چی لێ سەرف نەکردووە بڕێک ئەی بۆ گەنجان چی کردووە بۆی گەنج ئەم شارەی خۆی بەجێ نێڵێ وەڵا بۆ گەنجان گەنج دەیبینی ئێستا بڕۆ و باخی گشتی لەوەکانە دەزانین چەند گەنجی لێ چەند گەنجی بێیشی لێە هیچ نەکراوە بۆ گەنجی ئەو بوو گەنجە بێیشە ساڵانە چەندین گەنج کۆز دەکا بۆچی هۆکارەکەی بێیشیە هۆکارەکەی بێ پلانی حکومەتی هەرێمە
بەڵای زان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری ڕانیە بوو ئەوان دەڵێن حکوومەت هیچ خزمەتگوزاریەکی وەکو پێویستی پێشکەش بەم شارە نەکردووە شۆڕش و ڕاپەڕین لێرەوە دەستی پێکرد دەبوایە باشترین خزمەتگوزاری پێشکەش بەم شارە بکرێت بەڵام حکوومەت بێباکە لە ئاست داواکاری هاوڵاتیان و وەکو دەگوترێ لە ڕووی تەندروستی و ڕەخساندنی دەرفەتی هەلیکار بۆ گەنجان هیچ شتێکی نەکردووە تەنانەت شەقامەکانی ئەم شارەش بەشێکیان تاوەکو ئێستا قیرتاو نەکراون تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ